لە نێو قەزای خانەقینی پارێزگای دیالە هەڵمەتێکی ئیمزاکۆکردنەوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق دەستی پێکردووە. بڕیارە هەڵمەتەکە 15 ڕۆژ بخایەنێت و بە هەزاران ئیمزا کۆ بکرێتەوە. يعني بۆ ئینسان معارضە بکە لەوان نەبچیشە ئەمە تەقیر مەسیر خۆمەسی من حەق خۆمە کوردم ئەژم کوردم تورکمانم ئەژم تورکمانم عەرەبی ئەژم کوردم یەهودیم ئەژم یەهودیم چیشە دافعەکە بۆ منعکردنی من ئەمە حەقی خۆمە من حەقم خوریایە من ئەمە قەضیە کوردی من ئەگە بچم بۆ تاریخ کورد لەنو كورنوح ودسا كابيتا إمرو يعني القومية الوحيدة إمرو لبان زاوية كمضطهدة خوك ملت كردة هي قومية كمضطهدة كاكا يعني بو كابر قاريتين يعني بو من دفاعنا كم بالهم ملت قومها ده كلمة أوزة مادة صدوشي بما تطبيق بكام هرونا والله ما مادة دستوري حقي خومانا ما في خومانا مادة صدوشي دستوري كا بندقة لبنودي دستور كشعب عراقي همي دنجي داو سباني أم حمقة مسؤولانة وأم حمقة دولتنا سر دستوري عراقي دابر زرايا إما حقي خومانا أما شار نوسي منطقة شارقي خومانا هەڵمەتی ئیمزاکۆکردنەوەکە لە کاتێکدایە پێشتر دانیشتوانی ئەو قەزایە چەندین کۆبوونەوەیان ئەنجامداوە و لە بەرامبەر خراپی ڕەوشی ئەمنی ناوچەکەیان هۆشداریان دابووە بەرپرسانی عێراق. ئەوانەی کە ئەم مادە ئەخەفنن دوو جۆرن یەک بەعسی کۆنەکانن دوو وەهابیەکان ئەگینا ئەم مادەیەکی دستوریە و شەرعیە یعنی ئەندامانی لیژنەی هەڵمەتی ئیمزاکۆکردنەوە لە خانەقین لە کادری حیزبە کوردیەکان و خەڵکی شارۆچکەکەش پێکاتون بەڵام تێشیاندایە سەر بە نەتەوەکانی ترە. ئەم زاگان ئێمە کۆکەکەنەوە خەڵکەشە پێخۆشە کۆکەکەینەوە لە بنێ ئەوەوە هەنا تەقدیمەکەم بۆ نەتەوە یەکردۆگان ئەوە یەک و نسخەش ئەیدەینە حکوومەتی بەغا بۆ جێبەجێکردنی مادەی 140 مەترسی نییە بۆ ئەو نەتەوانتر ئاواترسن من وەکو نەتەوەی تورکمان پێم خۆشە بە 50 ئەمزا ئەکەین بۆ جێبەجێکردنی مادەی 140. هەڵمەتی کۆکردنەوەی ئیمزا بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە خانەقین هەرچەندە بەشێک لە بەرپرسانی دیالەی تووڕە کردووە بەڵام جگە لە هێرشکردنە سەر ئەندامانی لیژنەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تا ئێستا ڕاستەوخۆ ڕێگریان لێ نەکراوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا خانەقین.